حکوومەتی هەرێم جگە لە کێشەی دابەزینی نرخی نەوت ئێستا کێشەی هەناردەکردنی نەوتەکەشی هەیە، چونکە تەنها یەک ڕێگەی هەیە بۆ هەناردەکردنی نەوتەکەی بەبۆڕی کە ئەویش وڵاتی تورکایە و هەرجار کێشەیەکی سیاسی یان تەکنیکی ڕووبدات هەناردەکردن دەوەستێت. ئێستا هەرێم لە هەوڵی ئەوەدایە ڕێکەوتنێک لەگەڵ ئێراندا بۆ هەناردەکردنی نەوتەکەی ئیمزا بکات، بەڵام وتەبێژی حکوومەتی هەرێم دەڵێت ئەوە تەنها گفتوگۆیە و ئەنجامێکی ڕوونی نەبووە. گفتوگۆ کام بەردەوا من لە ڕووی تەکنیکیەوە بەڵام وەکو ڕێکەوتنێکی نیهایی تا ئێستا نەبووە. حکوومەتی ئێران ڕەزامەندی نیشان داوە لەوەی کە تێچووی دانانی بۆڕی گواستنەوەی نەوتی نێوان هەرێم و ئێران لە ئەستۆ بگرێت. لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستانیش دەڵێت چەند کۆبوونەوەیەکیان لەگەڵ بەرپرسانی ئێراندا کردووە و تەواوی ڕەزامەندی خۆیان لەو بارەوە نیشان داوە، بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم هەڵوێستێکی جددی نەبووە. دەشڵێن لە چەند ڕوویەکەوە ڕێککەوتن لە قازانجی هەرێمدایە وەک کێبڕکەی نرخ و بەکارهێنانی نەوت وەک کارتی فشار لە پرۆسە سیاسیەکاندا. ئێران ئامادەی خۆی دەربڕیوە بۆری نەوتی نێوان گەرمیان پەروێزخان کە نزیکەی 150 کیلۆمەتر لەسەر کولفەی خۆی ئەو بۆریە بکاتەوە و بە دڵنیایەوە چەند هەوڵ دەین بتوانین لە بری ئەوەی ئەم یەک سەرچاوی دارایی و داهاتە تەنها پشت بە وڵاتێک ببەسین، پشت بە دوو وڵات سێ وڵات ببەستێ گونجاوترە کێبڕکەی باشتر دروستە بێت، دوو سەرچاوی زیاتری داهاتە ئەتواندێت لە کاتێکە ئەگەر لەلایەک لە کارکەوتیان ئەو وڵاتە بۆی نەگونجا لاکەی تریتیایە بەکاری بهێنێ. بەپێی زانیاریەکانی NRT لە ئایندەیەکی نزیکدا شاندێکی تایبەتی وڵاتی ئێران سەردانی هەرێم دەکات بۆ گەیشتن بە ڕێککەوتنی کۆتایی لەگەڵ حکوومەتی هەرێمدا. هەر بەپێی زانیاریەکان ئێران چەند شێوازێکی بۆ کڕینی نەوتی هەرێم پێشنیاز کردووە بە کڕینی ڕاستەوخۆی نەوتەکە یان لە بەرامبەردا نەوتی پاڵێوراو بدات بە هەرێم. بارزان مەلامین NRT هەولێر